وەڵە بەرزان هەموو لایەک باش دەزانن تەنها و تەنها هێزی پێشمەرگەی کوردستانە کە پارێزەری خاک و گەلی کوردستانە. مان و نەمانمان بە یەکگرتووی هێزی پێشمەرگە و بە لولەی تفەنگی پێشمەرگەوە بەندە. بۆیە دەبێت بە زووترین کات سوپایەکی یەکگرتووی پێشمەرگە دروست بکرێ، وەکو ئەمڕۆژ سەرۆکوەزیران مەسرور بارزانی ئاماژەی پێداوە. ئێمە لە گرنگی سوپایەکی یەکگرتووی هێزی پێشمەرگەی کوردستان قسەی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان. میوانەکەمان زۆر بەڕێز کۆلۆنێل مایل کاگنز، گوتەبێژی پێشووتری هاوپەیمانی نێودەوڵەتی داعش و ئەندامی پەیمانگای نیو لاینز کە ڕاستەوخۆ لە نیویۆرکەوە لەگەڵماندایە. جەنابی کۆلۆنێل سڵاوتان لێبێ، گەلێک سوپاس و خۆشحاڵیشین کە جارێکی دیکە لەگەڵمانن لە ژووری هەواڵی کوردستان 24. Awara bash Shakhan Shoni, it's good to see you again. Today, this was an important meeting with the Prime Minister. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگە بۆ لەگەڵ سەرۆک وەزیران مەسرور بارزانی و لەگەڵ ژەنراڵ فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا چاکسازی پێشمەرگە زۆرترین قسەی لەسەر کراوە. لە ماوەی 3 ساڵی ڕابردووش زۆرترین قسەی لەسەر کراوە. مەسرور بارزانی سەرۆک وەزیران زۆر پابەندە بەم چاکسازیەوە. زۆر باشە جەنابی کۆلۆنێل، ئێوەش ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا ئەمڕۆژ سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ نوێنەری هاوپەیمانان باسی لەوە کرد کە دەڵێت دەبێ دەسوەردانی حیزبی لە وەزارەتی پێشمەرگە و لە کاروباری وەزیری پێشمەرگە نەبێت. ئێوەش هەر لە دیدارێکدا لەگەڵ کوردستان 24 هەمان ڕاتان هەبووە. خوێندنەوەتان بۆ ئەم قسانەی ئەمڕۆی سەرۆکوەزیران مەسرور بارزانی چییە؟ هەفتەیەک لەمە و پێش بوو کۆبوونەوەیەک هەبوو لە نێوان ڕاوێژکارەکانی هاوپەیمانان لەگەڵ ئەندامانی وەزارەتی پێشمەرگە و هەروەها ژەنراڵەکانی وەزارەتی پێشمەرگە لە یەکەی هەفتە و یەکەی هەشتا. ڕوونە کە سەرکردە سەربازیەکان لە وەزارەتی پێشمەرگە دەیانەوێ کە پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە با بڵێن یەکگرتووی سیاسیش هەبێ، دەبێ بەڕاستی حکومە با بڵێن حیزبەکان دەسوەردان نەکەن لەم کاروباری سەربازی لە کاروباری با بڵێن وەزارەتی پێشمەرگە. بۆیە جارێکی دیکە یەڵێمەوە زۆر زۆر گرنگە کە سەرکردە و کەسی یەکەمی وەزارەتەکە ڕابیست پێردێ بە زووترین کات. باش و گرنگە کە کەسی یەکەم وەکوتمان بوو وەکو وەزیری پێشمەرگە دابنرێ و لەسەر ئاستی باڵا ئەم هێزی پێشمەرگە یەک بکرێتەوە. باش جەنابی کۆلۆنێل، ئێوە ماوەیەکی زۆریش لە کوردستان بوون، بۆ خۆشنزانی کوردستانیش نەیاری زۆرە. پرسیارەکەی من ئەوەیە تا چەند گرنگە بۆ خەڵکی کوردستان، بۆ هەرێمی کوردستان کە خاوەنی سوپایەکی یەکگرتووی مۆدێرن بێت؟ پێشمەرگە شانازی کوردستانە. پێشمەرگە ناوبانگی هەموو جیهانی گرتووەتەوە و پێڵێن لە مێژووەوە تا ئێستا پێڵێن قارەمان لە کۆنەوە هەتا 2023. بەڵام پێویستی بە چەکە بە تەکنۆلۆژیای سەربازی نوێیە بەڕاهێنانی پێشکەوت و مۆدێرنە بۆی کە لەگەڵ ئازایەتی و غیرەت و قارەمانیەکەی یەک بگرێتەوە. بینیمان بەرامبەر بە داعش چ شەڕێکیان کرد و ئەمریکا، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەریتانیا، هۆڵەندا و ئەو چوار وڵاتەی کە دەیانەوێت چاکسازی وەزارەتی پێشمەرگە سەر بگرێ و کاری لەسەرەکەین و ئەمریکا بە دڵنیاییەوە دەیەوێت کە سیستەمی پێشکەوتوو بداتە پێشمەرگە، سیستەمی سەربازی زۆر پێشکەوتوو و پێشتر چەکی داوە، ئۆتۆمبیلی داوە، بەڵام دەیەوێت تەکنۆلۆژیای سەربازی و سیستەمێک بۆ دۆزینەوەی درۆنەکان و لە ناوبردنیان بۆی کە پێشمەرگە بە تەواوی بتوانێت ڕوبەڕووی هەڕەشەکان بێتەوە. زۆر باشە جەنابی کۆلۆنێل، ئێوە باسی خاڵێکی یەکجار گرنگتان کرد
سەبارەت بە پێدانی چەکی پێشکەوتوو بە هێزی پێشمەرگەی کوردستان ئایا ئەو هاوکاریە سەربازیانە بەندە بە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و دروستکردنی سوپایەکی یەکگرتووی پێشمەرگە لە کوردستان؟ سەرکردەکان لە واشنگتن دیسی پێداگریەکەن لەسەر یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و بە شێوەیەک و ئەو مەرجانەی کە ئەویان دەیانەوێت لەوێ بۆی کە هاوکاری سەربازی بدەنە پێشمەرگە تەنها یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەیە. ئەمە قسەی سەرکردەکانی واشنگتن دیسیە چەندین ساڵ ئەم داواکاریان هەیە و بەردەوامن تا ئێستا 200 میلیارد دۆلار لە پارەی ئەمریکی دۆلاری ئەمریکی داویانەتە موچە بۆ پێشمەرگە و کەلوپەلی و چەکوچۆڵی سەربازیان پێداوە. بۆیە ئێستا ئیتر زۆر گرنگە سەرۆک وەزیران مەسرور بارزانی و سەرکردەکانی دیکە لە هەرێمی کوردستان هەموو وزەی خۆیان هەموو توانای خۆیان بخەنەگەڕ بۆ ئەوەی کە بە هەر شێوێک هەیە یەکگرتنەوەی پێشمەرگە چاکسازیەکەی کۆتایی بێت. زۆر باشە. جەنابی کۆلۆنێڵ ئێوە دەڵێن دەبێ بە زووترین کات هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە. مەسرور بارزانی سەرۆکی وەزیرانیش دەڵێت دەبێ خێرا چاکسازی بکرێ و هێزەکانی پێشمەرگە یەک بگرێتەوە. بەڕای ئێوە ئەم پرۆسەیە دەبێت چۆن بکرێت چی بکرێت کە ئیتر هێزیەکی پێشمەرگە یەکگرتوو هەبێ؟ خۆشتان گوتتان فەرماندە سەربازیەکانی پێشمەرگە هیچ گرفتێکیان نییە لە دروستکردنی هێزی پێشمەرگە، کەواتە گرفت چییە؟ ئێمە هەندێک بەرەو پێچوونی باشمان بینیوە و پێشمەرگە هەندێک خراوەتە دوو لیوا با بڵێن دوو بەش یەک خراونەتەوە کە با بڵێن ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵاتی پێدەڵێن با بڵێن ڕاست و چەپی پێدەڵێن کە ئەمە گونجاویەک دروست دەکا بۆی کە بچنە قۆناغی دیکە واتە بچنە قۆناغی زۆر هەستیار با بڵێن. ئەو سیستەمە کۆنەی کەەوە هەتانە کە بەشکراوە لەسەر هەشت بەش ئەمە سیستمێکی کلاسیکی و کۆنا، بەڵام ئەوەی کە ئێستا ئایانەوەکاری لەسەر بکەن سیستمێکی نوێ و سەردەمیانەیە و ئەمریکا دەیەوێت هەماهەنگێکی زۆر باشتر هەبێ و بە شێوەیەک هەیکەلیەتی وەزارەتی پێشمەرگەدا بنرێ کە مۆدرن بێ سەردەمیانە بێ و ئێمە دەمانەوێت دڵنیا بینەوە لەوەی کە سەرکردە سیاسیەکان پێکەوە بتوانن یەکگرتوو بن بێکێشە بن لەوەی کە پێشمەرگە ئەم سیستمی بەسەردا جێبەجێ بکرێ و هەیکەلیەتی دیاری بکرێ موچەی پێشمەرگە لە کاتی خۆیدا بدرێتەوە بە سیستەمی ئەلکترۆنیش موچەی پێشمەرگەدا بکرێت. جەنابی کۆلۆنێڵ دوپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە من سوپاست دەکەم. ئێوە سەربازن بەڕای ئێوە دەبێت چ جۆرە وەزیرێکی پێشمەرگە هەبێت کە دوور بێ لە دەست تێوەردانی شەخسی و حیزبی؟ وەزیری پێشمەرگە کەسی یەکەمی وەزارەتی پێشمەرگە دەبێ کەسێک بێ کە بەدڵ پێشمەرگە بێ واتە سیاسی نەبێ کەسێکی سیاسی نەبێ لایەنێکی سیاسی نەبێ بۆی کە دڵنیا بێتەوە پێشمەرگە ئەوەی کە پێویستەتی دەیگاتێ ئەوەی کە دەیەوێت دەیگاتێ وەک وتمان نابێ پێشمەرگە چاوی لە بابلێن لایەنی سیاسی بێ چاوی لە بابلێن لە موچە و بوجە بێ دەبێت پێشمەرگە هەموو شتێکی بۆ دابین بکرێ و باڵنسێک هەبێ لە کارەکەیدا و بەبێ جیاوازی حیزبی لە هەرێمی کوردستان. ئەم وەزیرەش ئەکرێ پیاوێک بێ ئەکرێ ژنێک بێ بەڵام گرنگترین شت دەبێ دڵی پێشمەرگەی هەبێ و عەقڵیەت و بیرکردنەوەی و دنیابینی پێشمەرگانە بێ. بەڵێ زۆر بەڕێز کۆلۆنێڵ مایلز کاگەن گوتەبێژی پێشووی هاوپەیمانی دژی داعش و ئەندامی پەیمانگای نیو لاینز ڕاستەوخۆ لە نیویۆرکەوە لەگەڵ مامووی گەلێک سوپاس خۆشحاڵ بووین. سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. کاتێکی خۆش.